پەرلەمانتارێکی کورد لە ئێران ئاشکرای دەکات تەنیا لە ساڵی ڕابردوودا 166 کۆڵبەر کوژراون و بریندار بوونە. هەر بۆیە داوا لە حکوومەت دەکات چارەسەرێک بۆ ئەو دۆخە بدۆزێتەوە. جەلال مەحموودزادە نوێنەری خەڵکی مەهاباد لە پەرلەمانی ئێران دەڵێ بێکاری و هەژاری وای کردووە ئەم خەڵکە ڕوو لە سنوورەکان بکەن، لەوێش لە پێناو بژێوی بە فیشەک دەکرێنە ئامانج. لە دوانی ئەو پەرلەمانتارە لە کاتێکدایە کە ماڵپەڕی هەنگاو بۆ پرسەکانی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوی کردوتەوە، تەنیا لە مانگی ڕابردوودا 31 کۆڵبەر و کاسبکار بە فیشەکی هێزانامنیەکانی ئێران بوونەتە قوربانی. ئێستا بەرزبوونەوەی ژمارە قوربانیان هەندێک پەرلەمانتاریشی هێناوەتە دەنگ. کەمال حوسێن پور نوێنەری پیرانشار و سەردەشت لە پەرلەمانی ئێران لە نامەیەکدا داوای لەسەر کۆماری ئەو وڵاتە کردبوو بە دوواداچوونی بەپەلا بۆ دۆخی کۆڵبەران کات. داواشی کردووە کوشتنی کۆڵبەران دەبێ وەکو تاوان سیر بکرێت و تاوان بارانیش بە سزای خۆیان بگەیەندرێن. ئێستا پرۆژەی ڕێخستنی کاری کۆڵبەری لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێرانە، ئەوانیش تاکو ئێستاش کۆڵبەران بە قاچاقچی ناو دەبن. بەڵام عوسمان موزەیەن پارێزەر دەڵێ کۆڵبەریکردن پیشە نییە و تەنیا کارێکی ناچاریە بۆ بژێوی. بە گوتەی ئەو پارێزەرە بە پێی یاساکانی ئێرانیش نابێ ئەو کۆڵبەرانە بکوژرێن، چونکە هیچ تاوانێکیان نەکردووە و هیچ بڕیارێکی دادگاشیان لەسەر نییە. لەگەڵ هەموو ئەوانش ژمارەیە پەرلەمانتار داوایان لە حەسەن ڕۆحانی و وەزیری ناوخۆی ئێران کردووە کە تەقەکردن لە کۆڵبەران ڕابگرن یان دەرفەتی کاریان بۆ بڕەخسێنن یان خود بە یاسا کاری کۆڵبەری ڕێک بخەنەوە.